ئەو راپۆرتە نوێ دەڵێت بەر لەوەی کلنتن پۆستەکەی جێبهێڵێت وەک وەزیری دەرەوە دەبوو هەموو ئیمێیلەکانی کە پەیوەندیان بە کاری حکوومەتەوە بوو ڕادەست بکردایە. بەڵام وتەبێژی وزارەتەکە گوتی کلنتن تەنیا وەزیری دەرەوە نەبووە پێشێلی ئەو سیاسەتانە بکات. دەکرا کارێکی باشترکەین بۆ پاراستنی ئیمێڵ و بەڵگەکانی وەزیرەکانی دەرەوە و کاربەدەستە بەرزەکانیان ئەوانەی ڕابردووش واتە ئەوانەی بەرە کلنتنیش. کە بۆ یەکەمین جار بەرەو ڕووی ئیمێلەکان کرایەوە کلنتن گوتی هیچ شتێکی ناقانونی نەکردووە، بەڵام دواترێ دانی پێناکەوە ئەوەی کە ئێستا دەیزانێت ئەوسا بیزانی بە شێوەیەکی تر ڕەفتاری دەکرد. هەرچەندە ڕێگە دراوە بەکاری بهێنیت، بەڵام دەبواە من دوو ئیمێڵی جیاوازم بەکاربێنایە، یەکێک بۆ تایبەت و ئەوی دیکە بۆ ئەو ئیمێڵانەی پەیوەندیان بەکارەوە هەبوو. ئەوە هەڵەبوو داوای لێبوردن دەکەم و بەرپرسیارەتەکە دەگرمە ئەستۆ. پاش ئەوەی هیلری زیاتر لە 50,000 پەڕە لە نامەفەرمیەکان و دەستگایەکی ئیمێلی تایبەت بە خۆی ڕادەستی وزارەتی دەرەوە کرد، مەسەلەکە بۆ کاتەچی خرالاوە، بەڵام لەگەڵ هەر راپۆرتێکی نوێ مەسەلەکە سەر هەڵدەداتەوە. نەیارە کۆماریەکەی لە پێشەبرچەی سەرۆکایەتی ئەو مەسەلەیە بۆ بەرژەوەندی خۆی بەکاردەهێنێت. هیلەری ناپاک هیلەری ئەو پەڕی ناپاکە ئەمڕۆ هەواڵێکی کەمێک خراپی پێگەیشت وەک لە هەندێک راپۆرتدا هاتووە. ئەلبەتە راپۆرتەکەی لێکۆڵەری گشتی بۆ هیلەری باش نییە. ڕێبەری دیموکرات لە ئەنجومەنی نوێنەران نانسی پلوسی بەرگری لە کلنتن کرد و دەڵێت هیلری ئەو کارەی کردووە کەوا وەزیرەکانی دیکەی دەرەوە بەر لە ئەو کردبوویان. خودی راپۆرتەکە ئاماژە دەکات بە خەڵەلاوەزەکانی شێوازی بەڕێوەبردن کەوا کێشەی هەموو وەزیرەکی دەرەوەیە. راپۆرتەکە پێداچوونەوە دەکات بە یاساکانی تۆمارکردن و ڕێبازەکانی وزارەتی دەرەوە لە ساڵی 1997ەوە تا ئێستا. بەلاکی دیکەوە ئەوەی کە کەمتر لە ساڵێک لەمەوە بەر پێدەچوو مەحاڵ بێت ئێستا جێگای دڵنیابوونە و ڕۆژی پێنجشەممە ترامپ ژمارەی شاندی پێویستی وەدەستێنا بۆ مسەوەگەرکردنی کاندیدی کۆماریەکان بۆ پێشەبرچەی سەرۆکایەتی ئەمریکا. لە کۆنگرەی کۆماریەکان لە مانجی حوت بە فەرمی کاندیدبوونی ترامپ ڕدەگەندرێت، بەڵام تا ئەو کاتە سەنجی دەخاتە سەر هەڵبژاردننی گشتی و هێریشکردنە سەر هیلری کلنتن. سیاسەتمەداری هاوشێوەی هیلەری ئێوەی خراپ ناومێت کردووە. ترامپ هەروەها لە هێرشەکەی بۆ سەر کلنتن گوتی بێجگە لە کێشەی ئیمێلەکانی هیلری تا ئێستا نەیتوانیوە کاندیدبوونەکەی مسۆگەر بکات و هیلری کلنتنیش دانی بە سەرکەوتنەکەی ترامپ هێنا. ئەو مانای ئەوەیە کەسێکی جڵەو نەکراوی بێ ئەزمون وا لە گرتنە دەستی پۆستێکی هەرە گرنگی جیهان نزیک دەبێتەوە. سیناتۆر بێرنی ساندرس ڕکەبەری کلنتن هەرسوورە لەسەر ئەوەی کە جیاوازەکی کەمی ماوە بۆ مسۆگەرکردنی کاندیدبوونی دیموکراتەکان. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا.